بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش خۆشحاڵم لاڵقەیەکی تری بەرنامەی کلینیکدا بە ئێوەی ئازیز شادەبمەوە. لە ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا یا با بڵین جەنگی کۆرۆنادا دکتۆرەکان، کارمەندانی تەندروستی، یەکە ئیداریەکان و زۆرێک لە فەرمانگەکان لە بەشی پێشەوەی ئەم پەتای کۆرۆنا بەرەنگاربوونەوەیان و ئەمەش کارێکە دکتۆرەکان کە بێت لە بەشی پێشەوەی ئیشەکەیان نابن و نابێ منەتێک بێ بەسەر ئەم ئیشەیە کە ئەیکەن و بە ئەرکی شانی خۆمانی دەزانین. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە یەکێک لە بازگەکانە دکتۆرێکی ئاوپیشەمان کە دکتۆری بێهۆشکاری بووە پاش گەڕانەوەی لە سەنتەری کوێندامی هەرسوژگەر لە یەکێک لە بازگەکانە مامەڵەیەکی ناتەندروستی لەگەڵا کراوە و ئێمە وەکو سندیکای پزیشکانی کوردستانی گەرانی خۆمان بۆ ئەم کارە دەربڕی و هەرزوو هاتینە سەرخەت لەگەڵ سندیکای گشتی و فەرمانگەی تەندروستی سلێمانی و پاشان بە دواداچوونمان کرد بۆ حاڵەتەکە و خۆم چەندین جار لەگەڵ ئەو پزیشکە پەیوەندیم کرد و پاشان ئاگاداری کردمەوە کە لە زۆرێک لە لایانی بەرپرسەوە و یەکە ئیداریەکانەوە تەلەفۆنی بۆ کراوە و هێورکردنەوەی وەزعەکەیان کردووە و مامەڵەیەکی باشیان لەگەڵا کردووە بە حاڵەتەکەی. لە ڕاستیە ئێمە پێویستە لەم کاتەیە کە ئەم پەتای کۆرۆنایە بڵاو بۆتەوە هەمومان بە یەک دەس و بە یەک جەستە کار بکەین و هەموو ئەو جیاوازانی کە هەیە بهێنە لاوە. ینی پێویستە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم کارەدا کەس خۆی دانەنێ بە یەکێکی تر گەورەتر لەویتر و ئێمە پزیشکان وەکەوەی کە لەسەرمانە کارەکانی خۆمان ئەنجامە دەین و ئەمە هیچ منەتێکی تیانە و پێویستە بە هەمان شێوازی لە شێوازەکانی تریا کە مامەڵاکرێت لە ڕاستیەکەی لەم دووسە ڕۆژەی ڕابردوودا لە بازگەکانە بۆ شێوازە مامەڵەیەک ئەکرا لەگەڵ پزیشکانە. بەم کارە لیژنەی لێکۆڵینەوە دروست کراوە و لیژنەی لێکۆڵینەوەکە لە نوێنەری پارێزگا و نوێنەری تەندروستی پزیشکان و نوێنەری ئاسایش بۆ ئەوەی کەوا بە دوواداچوون بکەن بۆ ئەو حاڵەتەی کە ئێمڕۆ ڕوویداوە و خۆشبەختانە بەرەو ئەوە ئەڕواتکەوە دۆخەکە هێور بۆتەوە و پزیشکانی کارەکانی خۆیان بۆ پەڕی دڵخۆزیەوە ئەکەن و ئێمە ئەوەی لەسەرمانە ئەم پەتایە کە تا ئێستا بەم شێوەیە بڵاوبۆتەوە نهێڵین لەوە زیاتر بڵاو بێتەوە و لەم ئاستەیە بیوەستێنین. ئەویش بە جوودی هەمومان ئەبێت بە دەستگاکانی ئاسایش و وەزارەتی ناوخۆ و لە پێشەنگیشا بە کاری پزیشکەکانیش. ئێمە ئەگەر هاتوو بەم شێوازە بیهێڵینەوە ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە ژمارەکان ئێشتا بەو شێوە زۆرە نییە، بەڵام لە هەمان کاتیشا پزیشکمان هەیە تووشی نەخۆشی کۆرۆنا بووە، پزیشکی دەرمانساز هەیە توش بووە، کارمەند هەیە توش بووە و ئەگەر هاتوو ئاگامان لی نەبێت و خوا نەکردە وەکو ئەوەی کە لە ئیتالیا و لە شوێنەکانی تر و لە ئەمریکا ڕوادات ئەو کاتە زەرەرەکە زۆر ئەبێت و هەمومان پاشگەزەبینەوە لە وەزعی ئەگەر هاتوو بە شێوازێکی تر بڕوات و بەپێی ئەوەی کە لە دامەزراوەکانی تەندروستی نیشتیمانی ئیتالیا هەیە 8358 دکتۆر و کارمەند توش بوون و 61 دکتۆر گیانی لەدەستداوە بە پەتای کۆرۆنا و لە چین 3400 دکتۆر و کارمەند توش بوون و 13 کەسیش گیانیان لەدەستداوە بە پەتای کۆرۆنا. لەبەرەوە دکتۆرەکان کە لە بەشی پێشەوەی کارەکان پێویستە بە هەمان شێوازیش ڕێزیان لێبگیرێت و مامەڵەکانیان تەندروست بێت و ئێمە سوپاسی هەموو لایەنەکانەکەین لایەنە بەرپرسەکانەکەین کە بەو شێوازە ئەیانەوێت لەگەڵ یانە مامەڵە بکەن. هاوڵاتیان بگەڕێنەوە سەر بابەتەکەی خۆمان کاتێکە باسی نەخۆشیەکانمانە کرد بۆ ئێوە لەم بەرنامەیە ئامادەمان کردو بۆ ئێوەی بەڕێز بۆی سوالەکانتان و نەخۆشیەکانتان کە لە ڕێگەی جاران لە ڕێگەی دکتۆر و عیادەکانەوە توش ئەتانتوانی چارەسەریان بکەن. ئێستا بەم ئۆنلاینە بتوانین چارەسەریان بکەین و زۆر کەڕەتیش ئێمە بیوانداری دکتۆرێکەکەین و ئەم ئێوارەیە دکتۆر سەروەر جەمال باجەلان پسپۆری نەخۆشەکانی مێشک و دەمارەکانمان میواندارە لە بەرنمەکەیە بە خێراتنی ئەەکەین بوو بەرنمەکە و حەزەکەین بزانین لەم کاتەیە کە پەتای کۆرۆنا بڵاو بۆتەوە چ ڕێنمایەکت هەیە بۆ نەخۆشەکانتان. ئێوە نەخۆشی جڵتەی دەماغتان هەیە، نەخۆشی ترتان هەیە کەەوە زۆربەی کات
جاران ئەیان هێنان بۆلاتان بە زەحمەت داهاتن ئێستا لەم کاتەیە لەوانەیە زۆر بە زەحمەتتر بتان دۆزنەوە چۆن مامەڵەیان لەگەڵا کرد و ڕێنماییتان چیە بۆ دکتۆران بۆ نەخۆشانە؟ بسم الله الرحمن الرحیم زۆر سوپاسدانەکەین سوپاسی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەکەین بۆ سازدانی ئەم چاوپێکەوتنە بە هیوای سوودێک بگەێنین بە نەخۆشەکانمان لە ڕێگەی ئەم کەناڵەوە. بەڕاستی نەخۆشیەکانی ئێمە زۆربیان نەخۆشی درێژخایەنن، ینی ئەوانەی کەوا نەخۆشیی زۆر بەسییتیان بێ وەکو شەلەوی دەماری حوتەمەوانە 2 هەفتە چارەسەرن ئێنێ، بەڵام نەخۆشەکانی کە وەکو شەقیقەیەت بەلای کەم و 6 مانگ عیلاجەیە، سەرەشەیەکی فشارە بەلای کەم و 3 مانگ عیلاجەیە. ئەوانەشی کەوا عیلاجی کورتیان بینێ تەبیعەتی نەخۆشیەکان زۆربەی کات دووبارە ئەبێتەوە. یەکێک لەو نەخۆشە درێژخانەیەوە چارەسەر وەرەگرن لای ئێمە نەخۆشی جەڵتەیە. بەڕاستی لەم خۆناغا زۆر مهمە کە نەخۆشەکان بەردەوام بن لەسەر عیلاجەکانیان. بێگومان پێشتر ئەو نەخۆشە دەستنیشان کراولەن ئەو پزیشکە پسپۆڕی خۆی و کەوا داخل بۆ لە خەستخانە یان نەگە داخلیش نەبوو بێ لە نوێنگەکان لە کاتی ئاسای بینراون و چارەسەرن بۆ دانراوە. ئەگەر تو گومانە لە خۆت هەبوو ئەبێ لەسەر عیلاجەکەت بەردەوام بیت تا پرسۆرا لەگەڵ دکتۆرەکەتەکەی. ئەگەر دەست بەڕاستی دکتۆرەکەت نەبوو گومانت هەبوو لە ئەم دەرمانت جار وایە تەلەفۆنمان بۆ ئەکرێت لە خۆشەکانەوە ئەکید نییە مەسەن کام دەرمانی بەردەوام بێ کام دەرمانی بەردەوام نەبێت. ئەبێت تو سێری وەسفەکەی دکتۆرەکە بکە بچێ بۆ لای سەیدەلانێک پیشانی بە. ئەگەر دکتۆرەکە خۆشی نەبێت سەیدەلانەکان بە عام ئەزان ئەمە دەرمانی زەختە ئەبێ بەردەوامە نابێ بیوەستێنی زەخت نەخۆشیێکی درێژخایینە زۆر بەدەگمەن ڕوئانە خۆشێکەوە بازێک هۆکار بەکار بێنە و زەختەکەی لە کۆڵ بێتەوە ئەگەر بێ بەردەوام بێ عیلاجی شەکرەیە تۆ بۆی شەکرەکەت کۆنتۆڵکەی جەڵتەکەت دووبارە نەبێتەوە ئەبێ هەر بەردەوام بیخۆی. عیلاجی خوێن ڕۆنکردنەوەیە. جەڵتەی مێش 2 جۆری سەرەکیە. جۆرێکیان خوێن بەربوونە کە وەستا 15 نەخۆشەکان و کەمەکێتی زۆربەی هەرە زۆرەکان بەهۆی گیرانی بۆریەکی خوێنە، جوڵتەی خوێنمەینە 85 نەخۆشەکانە. ئەمانە بێگومان دەرمانی خوێن تەڕکردنەوەیان ئەینەیە وەکو ئەسپرین وەکو پلاڤیکس یا ئەوانەی کەوا بەهۆی تێکچوونی سەمامێکی دڵەوە لەوانەی دەرمانی زۆر بەخۆتریان بێنێ وەکو وارفەرین یا شەبیهاتەکانی کەواتە ئەگە دکتۆرەکە جۆرێک دەرمانی بۆ دانابێ بۆ ئەوی خوێنەکەی ڕوون کاتەوە و خوێنەکەی کڵۆنەکە جارێکی تر بۆریەکە بگرێ ئەبێ ئەو دەرمانە بەردەوام بێ نابێ مودەیەکی دیاریکراو بیخۆوازی لێبێنێت. جا بە پێ ئەو دەرمانەوە بۆی دیاریکرا حتا زۆربەی کات لەوانەی وەخت جەڵتەکەشیان لە جۆری خوێنبەربوونە ئێمە دوای تاوبوونی حاڵە کتوپڕێکی و جێگیربوونی وەزعی ئەوانی شەرەخینە سەر دەرمانی ئەسپرین بۆ خوێن تەڕکردنەوە. ینی ئەگەر جا خوێنبەربوونەکە بچکۆلە بێ مەسەن لەوانەیە دوای 2 هەفتە گەورە بێت دوای 4 هەفتە زۆر گەورە دوای 6 هەفتە کە بەهۆی تەقینی بۆری خوێنەکە بۆی بەرزبوونی فشاری خوێنەوە بێت ئەو نەخۆشانە 15 بۆرێکە ئەتەقێ و خوێنبەربوونن بەڵام 85 مەترسی خوێنی مەینیان هەیە حتا ئەوانە شەخریان سەرکەواتە نەخۆشەکە نابێ نەخۆشی جەڵتەیە بێ کە لای دکتۆر دەرچوو بێگومان پلانێکی درێژخایینی بۆ داناو دکتۆرەکە تر کە بریتێ لە دەرمان بریتێ لە چالاکی وەرزشی بریتێ لە خواردن مەسەن خۆپاراسن لە خواردنی شوێر و خۆپارازن لە قەلەقی و بوونی ڕازە مەسەن تۆگە لە ماڵەوە ژوی بۆی ئەم کەرەنتینەکردنم حالە بکە لە زومی ماڵی خۆت لە حوشەکە لە دەوروبە سیستیمێکی ڕاضی و جوڵەی لە شەهە بێ بۆ ئەوەی جسمت هەر دانیشی و لە ماڵەوە بیوان سێری ئەخبار بکەی و قەلەقی خۆت بکەی ئەو لەوانەیە ئەگەری دووبارەبوونی جاڵتەکە زیاد بکەم جا لەبێ وڵام شتەکان زۆر بە ئاسە و ساکارۆریرین ئەم پەتایش کۆتایی دنیاە ئەم پەتایە ڕاستە لە ئەنفلاوەنزا لەوانەیە ڕێژی مردن و ئانی زیاتر بێ بەڵام هەرچۆنی بەستا هەشتای نەخۆشەکانە وەکو ئینفلاوەنزایەکی ئاسایی وەریەگرن لەبەر حتا ئەگەیمە تو ششمان بوو ئەگەری ئێستا هەشتا هەر بە خۆمان نەزانین بە خۆشمانزانی ڕێژێکی زۆر کەممان کەوا زۆر تووشی پەتایەکی قورسە بێ ئەبێ ئەم خۆمان مسلحکەین بۆ ئەوی کەس لە دەزنین بۆی ئەوە بەڵام بە قەلەقی وەری نەگرین ئەگە بە قەلەقی وەرمان نەگرت بەرگری لەشمان بەقۆتە بێ دژی ڤایرۆسەکە و بەرگری لەشمان هەروە بەقۆتە بێ بووی نەخۆشە درێژە خانەکانمان لێمان هەو نەکاتەوە وەکو جاڵتە تا زۆر نەخۆشی کەشمانەیە وەکو MS ڕقبوونی دەمار و نەخۆشی ترمانی وەکو وانی ماسوولکە لاوازی ماسوولکە مەستێنە گرێڤز ئەمانەش هەر ئیمونیتی دەوریەتە ئەگە
قەلەقی خۆمان بکەین و زۆر زۆر بەدڵ ڕاوکی وەریگرین ئەگەری هەوکری نەخۆشەکەمان زیاکە لەبەرە زۆر بێ خۆماندان پێش هەموو شتێک خۆمان لە کۆرانە بە قۆتر بزانین. زۆر باش کاکتۆر ئێمە چەند پەیوەندیەکمان لەگەڵا چین لای پەیوەندیەکان و دوایینەوە لای جەنابی شت وەگەر پەیوەندەکانیش پەیوەندی بە جەنابی شتەوە هەبێت توانی لەگەڵیانە جوابیان بیتەوە کە عومەرمان لەگەڵا لە کەلارەوە بەڵێ دکتۆر. عەلەیکوم السەلام فەرموو. سێ پرسیارمەیە دکتۆر. بەڵێ فەرموو. زەحمەت نەوت. یەکەم لە هەفتا و لە 90 دڵدای مێشکمە ئەندەماخی. بەڵێ. ئەوە یەک. لە 2005 کرێم هەدی کلینەوە بانێ و کیسەوە بانێ و. بەڵێ. 35 بنمە و 20 بنمە و 15 بنمە. بەڵێ. وزەخمشەیە. بەڵێ. وزەم چی بکەم؟ بەڵێ ئێمە کامەر ماڵی دەچێن کامەر؟ وەڵام ماڵی چلۆتم. چلو حوتی جگەرا کێشیت؟ بەڵاکەمەکەمە کێشم. دیارە لەوا جگەرە کێشیت بەڵێ باشە. شەکرەن نەبووە؟ وەڵا شەکەرەن جانەجار ئەچێتە 160 ئەگەر شتێ بخۆم. بەڵێ وایە. بدام زەق تا چەندێک خەتەرە و شەکەرەش تا چەندێک خەتەرە. بەس حەبی شەکرە نییە ئێستا حەبی شەکر. حەبی شەکرە دەیە؟ نا ناخۆم. نیتە. بەڵێ باشە. باشە بنیست. دختەر جەنابەت بازرانی. بەڵێ. بازرانی. بەڵێ. بەڵێ. ئەوە دکتۆر سەروەر جەمال باجلانە بەڵێ. خۆماتمەندار. بەسەر چاوانە. بەڵێ باش. نیسان بزن بینام چی هاتمەلات هاتەکەدار. زۆر باشە. جەمال ڕەحمەتیت؟ بەڵێ. بەڵێ بەڵێ. مش باشە. بەڵێ زۆر سپاس کە عومەر. ئامینە خان لە کەلارەوە بەڵێ پەیوەندیکترمان لەگەڵایە. بەڵێ دکتۆر گیان سلام عەلەیکم. سەرچاو. سەلام وەرەحمەت الله. بەرنامەکەتان دیێتم. سپاس. سپاس. گیان فقراتمە دکتۆرە ژێ عەمەلیاتت جەرەکە و ترێکایەتی ێرە باشمەی کەوەی کێتە بیکە و ئەوی لە 95 تایسە تووشی ئینزلاقی فقرات هاتوو. بەڵێ سوال دێلی کاکتۆر ئەڵێ ئینزلاقی فقراتم هەیە لە 95ەوە عەمەلیات کراوی؟ ناوەڵا عەمەلیات نەکراوم دکتۆرە دێتە بیکەوەی کێتە توانای ڕۆیشتن چۆنە؟ تا چەند متر ئەتوانێ ڕێ بکەی بەبێ ئەوەی ئازارە بێ؟ وەڵی زۆرە گەڕم دەوری ئەتوانم دەوری سەعاتێوە ڕێ بکەم. زۆر باشی ماشەڵامە تۆ پێویستی بە عەمەلیات نییە بەڕای من. تۆزی لەسەرەوە قسەکەم زیاتر ڕوونەوەی زیاترەیە. زۆر باش ئەگەر سوالیتر نەبێ لەسەری قاچ سڕە بێ لەگەڵ یا؟ کە دانەوی بۆ شتێک هەڵگری چی ڕۆیا لەو کاتە؟ حەزێتم بێ دانێن زانەکات. بەڵێ بەڵێ. تەمەنت چەند ساڵە؟ تەمەنت چەند ساڵە؟ من موات 92 ئافو 62. 62. بەڵێ چەند ساڵە ئازاری پشتە هەیە؟ وەڵا دەوری بۆ لە 95 تایستا من ئازاری پشتم هەیە. بەڵێ بەڵێ. زۆر باشە. پەیوەندیکی ترمان لەگەڵە کاک ئاسۆ لە حاجیاوە. دکتۆر جیان کاتە باش. سەرچاو. قوربان وەڵای دکتۆر جیان من سەرم دێشێ جارەوە ومەتێکیشم لەگەڵ دێتەزێ و دەست و لاقم و ئەوانە ساعتیشم زۆر کردووە چوو میشعایتە سەریشم گرتووە هیچی لە دەرنەکەوت. وتە سەر دێشێ و ڕوومەت هێشێ لەگەڵ یا؟ بەڵێ ڕوومەت چ سڕ دەبێت لەگەڵ یا؟ یەک لایە هەردوو لای؟ یەک لای سەر لای ڕاستم لای ڕاست. بەڵێ بەڵێ چەندێکە لەگەڵتایە چەند ساڵە؟ وەڵا تقریبا 2 ساڵ دەبێت. لە مانیەکە چەند جار دووبارە ئەبێتەوە تقریبا؟ وەڵی ئەگەر زۆر هیلاک دەبم دووبارە دەبێتەوە یان ئەگەر مەشغوڵ بم بە ئیشێکیەوە خەفەتی 4 جار زیاتر یا کەمتر لە 4 جار؟ وەڵا هەر 3 جار 4 جار ئاوە شوێ. چەند سەعات پێێتەوە ئەمێنێ؟ وەڵا 2 ساعت ساعاتێک ئاوە. ئەی دڵت یەکەڵە بێ لەگەڵەیە؟ بەڵێ دڵشم تێکەڵ دەبێت. زۆر باشە. بەڵێ پەیوەندیەکی تریشمان لەگەڵە سەوسەن خان لە سلێمانیەوە بەڵێ فەرموو. ئەم کاتۆ باش دکتۆر. سەرچاو. ژیانە باش. زۆر سپاس دەکەم سپاس بۆ تەوەرەکە و دەستخۆشی لێ یەکەم. پرسیارێکمە لە دکتۆر تەها. بەڵێ. بێزەحمەت دکتۆر من نەخۆشی جەنابتم. بەڵێ. ئەنجا خۆم شەکرەم هەیە. بەڵێ سەوسەن خان. یعنی شەکرەکەم کۆنترۆڵ مادە. سێ مانگێکم کردووە 11 بووە. ئەنجا ئێستا
علاجی بۆ نووسیوم بەیانیان پێش نانخواردن نیۆڕان پێش نانخواردن کێکشم هەیە هەر دوای نانخواردنە یەک دەنێک شەوێکی شەوانەش یەک دەنێک حەفم هەیە ئەیخۆم هیچ کۆنتڕۆڵ نابێ یعنی لە پێسۆز بڕاترە نایەتە خوارەوە. خۆت وەزنت چەندە بێ زەحمەت سەوسن خان؟ وەڵی وەزنم بڵێم چەند 105 کیلۆ بووم ئێستا هاتمەتە 95 کیلۆ. هەر زۆرە ئێستاش وەزنەکە زۆرە. بەڵێ باشە حەبەکان پێش ناخواردنی خۆی یا دوای ناخواردنی خۆی؟ یەکێکیانم هەیە پێش نانخواردنی بەیانی و ئێوارە. بەڵێ. یەکیشم هەیە دوای نانخواردنە. بەڵێ. حەتێکیشم هەیە بۆ شەوانە بەس پێش خەوتن. بەڵێ هیچ دەرزیمان بۆ دانا نای دەرزی شەکر؟ نەخێر بەس جاجا خۆم کە بێتاقەتە بم لە ماڵەوە ئەچمە خەستەخانە دەوەحدەیەکەم بۆ بکەن. بەڵێ بەڵێ. باش زۆر چاکە. اینجا دکتۆر یەک پرسیاری تریشم هەیە لەگەڵ ئەوەیە علاجێکم هەیە حەتێکە خۆم ئەوەی ئۆمێگا 3 خراب نییە لەگەڵیا؟ بەڵێ باشە جواب دێنەوە زەختن نییە لەگەڵی سەوسن خان؟ نەخێر زەختم نییە بەسەرەوەیە بینینی چاو چۆنە؟ بەردەوام لە سێسە کەمتر نابێت. چەند ساڵە شەکرەکەت هەیە؟ وڵی بۆ 2 ساڵ زیاترە. 2 ساڵە هاتە بەڵێ باشە. بەڵێ باشە قاچن ناوسێ لەگەڵی؟ بەرەوڵە قاتمە ئاوسێ جاری وایە خوراننم تووشە بێت ئیترێت قانەکانم ئازاری هەیە زیاتر. جاشانم بلم ئەڵەی کارەبای تایە. ماوەلی چەند بوو بێ زەحمەت؟ 16 زۆر باشە بەسەر چاو جواب دێنەوە. بەڵێ بەسەر سەرچاو بێنەوە لای یەکەم پەیوەندیمان کە عومەر لە کەلارەوە کە باسی کرد وتی علاجش کردووە زانم پێشتر و جەڵتەیشی هەبوو زەختی هەیە لەگەڵی و بەڵێ فەرموو کاک عومەر ڕوونی نەکردوان جەڵتەکەی مێشک بۆ یا دڵ بووە لە ڕاستی ئەگە دڵ بێ یان مێشک بێ جەڵتەکە لە هەردوو حاڵەتەکە لە چارەسەرە فەرقیان نییە بە نسبەت ئێمە و کوشێکی دێشخاین بێگومان کە عومەر پێویستی بە دەرمانی خاڕوونکردنەوەی وەکو ئەسپرین کالەمی بەسیتریان پلاڤیکس لەو باشترە سوکتیشە بۆ مەعیدا و پێویستی بە بەردەوامی خواردنی دەرمانی زەختە و پێویستەکە کە بچێت ڕێژەی چەوریەکەی بپێوێت ئەبێت چەوریەکەی دائیمان لە خوار هەفتاوە بێت بۆ پاراستنی خۆی لە جەڵتەی دڵ و پاراستنی خۆی لە جەڵتەی مێشک کە جۆرێکی چەوری خوێنە پێوتە LDL ئەو جۆرەیەکەوە زۆرتر ئێمە متابعی ئەکەین و کە مەترسی هەیە بۆ نەخۆشی دڵ و مێش ئەگە لە هەفتا زۆرتر بێت بۆ بەنسبەت گورچیلێ وا دەرێکێ لە قسەکەیەوە کەوا چەند کیسێکی ئەمە لەوانەیە کیسی بەسیت بێت سمپل سیس بەڵام بۆی دڵنیابوون باشتر وایە دکتۆری گورچیلە بیبینێت داهاتوە و فەحسی یۆریا و کریاتینین بکە ئەگەر تاسیری کردبێت لە یۆریای بەرز کرد بێت و کریاتنی بەرز بێ بێگومان ئەو زەرری بۆ گورچیلێ ئەوە حاڵەتەکەی بێ زۆر خەمیکە خوا دکتۆری پزیشکی گورچیلە بە وردی چارەسەری بکات و ڕێنمایەکەم کەوا دەفتەری درێژخاین بکات و متابعی دەوری کە نابێ خۆی ئێمالکە بۆی بەرگری بکە لە دووبارە نەبوونەوە و الحەمد لە سەحەتی دیارە باشە ینی دەرمانی زەختەکانی زۆر خراپە لە پۆلشی لەواچی هەبێت و بەمان بەکار نایێت لە شەکرەکەم چۆدە 160 و مەدوادەچوونی شێ بۆەوە ئەوترەوە ئیشی کاکسۆرتایە ڕێنمایەمە بەڵام بێگومان پێویستی بە فەحسێکی سێمانگەیە لە خوار سێمانگە بۆی شەکرەکەی یەکلا بێتەوە بەنسبەتی ئامینەخانەوە پشتی شەهار لە کەلارەوە باسی کرد بەڵێ بۆ کاعمەرە بێ زەختەکەی بەعام لە چواردە بەنۆ زۆرتر نەبێ بۆ ئەوەی مەترسی جەڵتە دووبارەنە بۆ مۆزوعی فەقەرات بەڕاستی فەقەرات نابێ چ لایانی دکتۆرەکانەوە پەلە بکەن بۆ کردنی عملیات چ لایەن نەخۆشەکانیشەوە ئێمە بێ محالە بکەن خۆپاراستن بکەین ئەیشتی قورس هەڵنەگری حرکاتی غەڵەت نەکەی بەلاتەنیشت تۆمەدەن تۆ لەسەر کورسێک دانوی بەلایەوە دەستبەریتە خوار ئەوە خراپترین وەزعە بە پێوەش بیدانەوی بۆ شت هەڵگرتن ئەوە خراپە ئەژنۆکانی بنوشتێنێتەوە بۆ شت هەڵگرتن و محالە کەشتی قورس هەڵنەگرێت تا بتوانێت خۆی لێ بەدوورکە و دۆشەکی لەبایان مەسەن لێفەیەکی دووقایان بەتانێکی چوارقا سەرینێکی نزم ئەوانە بەکار بێنەوەکو احتیاطات ئەم خوشکە بەڕێزە کە باسیەوەی ئەکرد ئەتوانێت نزی کیلۆمەتر ڕێ بکە ئەو بە هیچ من ڕێنمایی ناکەم کەوا عملیات بکات
خۆپاراستن بکە و چارەسەری سروشتی مجموعەیەک تەماریدی بۆ دابنێن لەلایەن ڕاهێنەرێکی سروشتیەوە تەسەڕەکەم بتوانێت ماتەوەقای تەمەنی تەواو کات بەبێ عملیات بەڵام ئەگەر ناچار بین بۆ عملیات لەو حاڵەتانەیەکەوە نەخۆشە کتوپڕ لێ باوساتەرەی بەسەر میز و پیسایە نەمێنێت یان ئازاری کتوپڕ هەموو جۆرەکانی دەرمان بەکاربێنین و چارەسەری سروشتی بەکاربێنێ و ئیسراحەتیش بکات لەسەری هەر ئازاری نەبڕێتەوە ناچارە بین عملیات بکەین یان ئەگەر مەسەن دەمارێکی سڕ بوو بێت و ئەو سڕبوونە بەردەوام لە زیادبوو نابیان بە تایبەتی دەمارێکی مۆتۆر کە مەسوولی جوڵەیە چەند قاچی قورس بێبی خشێنە لە عەرز و ئیسراحەت بکە و دەرمان بەکاربێن و خۆپاردن چارەسەر ئەو خلێخشانەی لە عەرز هەر بەردەوام بێ ئەبێ بە زووترین کات عملیات بکە بۆ ئەوی ئەو دەمارە لە دەستنەیە ئەگەر فترێکی زۆری بەسەرە بێت چەند هەفتە یا چەند مانگە بەسەرە بێگومان عملیاتی شکات چاک نابێت و لەبەر عملیات زۆر مهمە کە ئێمە پەلە نەکەین بەڵام زۆر مهمیشە لە کاتی خۆیان بکرێت کە پێویست بوو کە پێویست بوو دواخستنی زۆر غەڵەتە ئەبێ خۆشەکە زێر چاودێرێ بێ بەنسبەت سەرێ شەشەوە ئەوەی کاگاسۆ لە ڕانیەوە ئەوە بێگومان ئەمە شەقیقەیە هەیە بەڵام یەک خاڵی زۆر لەگەڵ شەقیقەیە ناڕۆکە ئیش دەسەد ناتوانێت منە خۆشک هەموو کاڵە لە سەعاتێ بۆ 2 ساعات زۆربەی کات شەقیقە لە 4 ساعات زۆرترە ئەم کەلایەکی سەری شێوەی ئەڵنجێتەوە و ساڵێک زیاترە لەگەڵیاتی و 4 جار تقریبا 3 بۆ 4 جار لە مانیەکە تووشێ بە ئەمە پێویستەکە عیلاجێک وەرگرێ نەک بە شێوێک درێژخاین بەڵام بۆ مودەیەکی دیاریکرا و کە زیاتر لە 6 مانگ و زیاتر ئەبێ عیلاج بخوا عیلاجی بنەبڕکرد ئێمە 2 جۆر عیلاجمانەیە بۆ نەخۆشی شەقیقە جۆرێکیان بۆ کاتی نۆرەکێ کە سەرمان ئێشا لەو کاتە بەکاری بێنین بۆ ئەوی لە ئیش و کار پەکمان نەخا سەر ئێشەکە و بتوانین ژیانێکی تەبیعی بەرینە سەر ئەو ڕۆژەمان لێ تێک نەیە دواتریش بە عیلاجی درێژخاین وەرگین بۆ ماوەیەک کە 6 مانگ کەمتر نەبێت ئەو عیلاجە 6 مانگ کەمتر نەبێ بۆ ئەوی بتوانین بنەبڕ 6 مانگی کە نەخسەرێشەکەمان بنەبڕکە نەک مودەکە حساب بکەین و هەموو مانگێک چەند جارە سەرێشەکەمان لێبا و سەرکەوتونە بۆ عیلاجەکە پێی بچوونەوە بە عیلاجەکە ئەندازەکی زیاد بکەین جۆرەکی زیاد بکەین تاوامان لێت 6 مانگی ڕێک بەبێ سەرێشین دوای وردە دەرمانەکان یەک دەرمان بێ دوان بەپێ ئەوەی کەوا پزیشک بۆمان دیاریەکە لای بێن بەعام ئەو دەرمانێکەوە ئێمە ئین بۆ شەقیقە دەرمانێکم پرۆپرانۆڵە لە ئەندیراڵ بزانین کەوا نەخۆشی ڕەبووینی و شتی ترینەیە و زەختی خۆی زۆر نزمنەیە دەرمانی ئەمە ترپتین کە شوانە بەڵام بەداخەوە دەرمان ئەمتر تۆزی خەواڵوی نەخۆشەکان نەخۆش و ئەزانێ بۆ خەو بۆی نووسرا زۆربەی نەوەوان کە تەلەفۆن کێشەکانی باسکردنی دەرمان و لە دەرمانخانەکان و دکتۆری دەرمانساز ڕێزم هەیە بۆیان جاری وایە دەرمانێک تۆ بۆیە نووسی مەسەن ئندێراڵ بۆ نووسی بۆ شەقیقە بەداخەوە پێڵێت دەرمانخانەکە پێڵێ ئەڵەم بۆ دڵ بەکارێت ئەگەر ڕێسەر نەخۆشەکە دکتۆر خۆمن دڵم نییە بۆ ئەمەد بۆ نووسیم نازانیکەوە ئەمین دێراڵە بۆ چەند شتێ بەکارێت تریپتی زۆڵیش هەر بە هەمان شێواز تۆی نووسی بۆ شەقیقە لەوانەی وابزان بۆ خەو بەکاردێنەوە ئەوە پێویستە بەلایەن دەرمانخانەکانەوەی پێێتەوە زۆر سپاس بەنسبەتی تەلەفۆنێکی ترمان لەگەڵا بوو سەسەنخان کە باسی کرد کە شەکرەی هەیە و کێشی زۆرە و دووسێ دەرمان بەکارێنێت و کۆنتترۆل نابێ ڕاستەکەی بەم شێوەی خوارەوە سەسەنخانە بێت یەکەمیان کێشە دابەزێنی کێشە دابەزێت بە تاکی شەکرەکەشی کۆنتترۆڵە بێت دوای ئەوە ئەگەر هاتوو پارێزەکانت نازانم لەوانەیە ئەم فترەیە هەمومان کە لە ماڵەوەین و بەو شێوازی کە ئێستا هەیە یعنی جاران لەوانەیە ئەمە بۆی سەرقاڵیەوە بۆی دەوامەوە جارێ دوو جار خواردن فریابکەوتی نایبی خۆیت بەڵام ئێستا زۆربەی کات هەر لە خۆتەوە دەم دەجوڵێت لەبەرەوە تەسەورەکەم ئێستا ژەمە هۆکارێک بێ بۆی کەەوە کۆنتترۆلی شەکرەکەی لە دەست دابێت پێویستە بە هەموو شێوازێک ئەو دوو وەزنەکەشی و خواردنەکەشی کەم کاتەوە بۆی شەکرەکەی کۆنتترۆل بێت دەرمانەکانی بەکارهێنێت بەڵام پێویستە ئەگەر وا بڕوات ئەگەر کۆنتترۆل نەبێت و سێمانیەکی کە باسیەکە یانزەیە ئەبێ دەرزی شەکر لێبات بۆی کەوا کۆنتترۆلەکەی زیاد بکات ئەوەش ئەم فترێکە بۆ و دوایی ئەتوانێت سەردانمان بکە لە سنتەری شەکرەکە بێ ئەتوانێت کەوا دەرمانی بۆ دانین ئینسولینەکەی کۆنتترۆلکە یاخود بیخێنە سەر جۆرێک لەو دەرمانانەی کەوا هەر بە دەرزیە بەڵام کێشیدا بەزێ و شەکریشی کۆنتترۆلەکات وەکو دەرزی ڤیکتۆزا و هەندێک دەرمانی تر هەیە کە ئەو کاتە بێ باسیکەین پەیوەندیی ترمان لەگەڵە لە تەکیەوە کە ژاڵخان بەڵێ فەرموو ئێوارە باش دکتۆرجان ئێوارە باش بەڵێ فەرموو بەخێراتین دکتۆرەکەم سەرچاو دەستخۆشی بەرنامێتان دەکەم سەرچاو دوێنێ پرسیارێکم لە هەمان دکتۆر من چۆکی چەپم ژالەکە زۆر بەڵێ زۆر ژالەکە قاتم بەڵێ ئەژنۆی چەپی
بەڵێ هەڵات ئەی نوشتێن و لە کار پشتانەوەیان زۆر ئازاری هەیە. تەمەنی چەند ساڵە؟ 30 ساڵم. 30؟ بەڵێ. بەڵێ لە خۆیەوە پیا بوو ئەم ئازاریان هۆکارێکی وەسە ڕێکا چوی شاعێنی سەرفانێتی و گوێنجی کەمەوە بووە. قەزمانی عەزیەتی نەبووە مەسەنەن لە کەوتنیەکە یان باخواردنیەکە؟ ڕەمەزان لێش تەراویحم زۆرەکەت تەقیلە و تەقانۆژان. بەڵێ بەڵێ لە کاتی ڕێکردنە لە ڕێکردنە سەر ئەرزی تەختە ئازاری هەیە؟ لە کار ڕێکردنا نەوەڵا بەس کە دانیشم ئەینە بێهاوی لە شێلم یان ئەی نوشتێنەوە نێژەکەم زۆرە. لە قادرمە سەرکەوی ئازاری هەیە؟ بەڵێ. بەڵێ بەڵێ. بن پاشم پار هێزکە زیادی لاتر دیسا بن پامشان ناکە. دواتر جوابێنەوە. بەڵێ باشە. بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵ بەناسخان بەڵێ بەناسخان لە ڕانیەوە بەڵێ فەرموو. بەڵێ ئەو کاتتان باش سەرچاو باش کاک دکتۆر سەرچاو خۆش بسپاس وڵای کاک دکتۆر ئەمن لایەکم دەلەرزێ لای چەپم دەلەرزێ بەڵێ ئەنجا تۆزێ قەلبیشم زۆر دەلەرزێ لەگەڵی بەس پشتیشم ئازاری زۆرە بەڵێ ئەو پەیوەندی بە دڵمەوە هەیە چمە لای دکتۆر ئارام جەمالی جو دەماری دڵ زەعیف بووە ماوالیدی چەندە؟ وەڵام ماوالیدم 81م. 81 بەڵێ لەوانەیەوەی باسی کردووە کاکتۆر پەیوەندی بە کارەبایی دڵتەوە دین لە تەمەنەکەی تۆە لە تەمەنەکەی تۆە لەوانەیە زەحمەت بێت دەماری دڵ بەس لەوانەیە کارەبایی دڵ بێت بەڵام لەرزینەکەی کە باسیەکەی یەک لای جسمت دەلەرزێت دەست و قاچت یا هەر دەستە یان چییە هەر دەست یا قاچیش لەگەڵی وەڵا قاچیشم دەلەرزێت سەرۆریش پرسیارەکە دێ لەم لەرزینەیە بەڵێ هیچ دەرمانێک بەکارێ نیە ئێستا حالیان ناوەڵە هیچ دەرمانێکی بەکار نایەنم لەرزینەکە بەردەوام هەیە لە هەموو ئیشەکایان لە کات بۆ کات دەوری ها 5 دقە 10 دقە ئەوها دەلەرزم دوان تا دەبمە وردە علاقەی بە ماندووبوونەوە هەیە مەسەن کە ماندووبی لەو کاتە بەلەرزێ لە کاتی ئیشکردنە مەسەن کە ئیشەکە یا شتێکی پێگری زۆر ئەلەرزیان لە کاتی دانیشتنەوە ئیسراحەت ناوەڵی ئەگەر ها 5 دقە دانیشم مەکسەرم بخۆم تا دەم و لە کاتی مادیبوون هیچ وامێنە بەس ئەگەر هاشتەکە هان تۆزەگە پەر لە پەرێ دەکەم وام لێ دێ نەکە ئیشی پێکێ قەزدم بەکارێن یا سینێکی پێگری چایەکی پێگری لەو کاتە نالەرزێ کە دانیشتی پاڵیاوە تۆ مرتاحی لەو کاتە یەک چێشم یاهای نالەرزی قەلبشتم هیچ خۆت لەرزینەکە ئەبینی یا دەوروبەرە پێتەڵێ ناوەڵە هەر بخۆم هەز بە قەلب بخۆم دەکەم تۆزێک بەدەستم دەیبینم تۆزێک دەستم باڵێ باڵێ بەڵێ پەیوەندێکی تریشمان لەگەڵ وەرەگرن و گەنجنا بەجوای بێتۆ شیرین خان لە سلێمانیەوە بەڵێ فەرموو ئەم کاتتان باش سەرچاو جوانی دکتۆر ئەی بژیت زۆر سپاس دەکەم وەڵا زەحمە لەبێ دوو پرسیارم هەیە بەڵێ فەرموو پرسیاری یەکەمم بەنسبەت فەقراتمەوە مخۆم فەقراتی ملم لەگەڵایە بەڵام فەقراتی ملت بەڵێ بەڵێ بەڵام زوو سەر ئێشە ئەگرم یعنی زۆربەی کات من سەرم ئێشێت بەڵام جاری وا هەیە سەر ئێشەکەتی وام لێکا یەک لای سرم ئەیاتە ئازار و بڵێن تەپەتەپەکە ئەنجا جاری وایە دڵم تێکەڵێ یان ئەڕشێمەوە ئەنجا بەیانیان کە هەڵەسم دەستم سڕا بێت تۆ زێڕادەی پێ بکەم بیجوڵێنم ئەنجا بڵێن ئەتوانم ئیشی پێ بکەم ئەنجا لەگەڵ ئەویشە هەر پشتیشم ئازاری هەیە پشتم ئازاری هەیە شەوان هەتا بەیانی من قاچم ئازاری تایە قاسم زۆر ئێشێت ئەنجا ماوەی کشتە تام زۆرە تایەکی زۆر هەموو گیانم ئارەقە کاتەوە ئەنجا دوایی بڵێن سار دەبمەوە لەرزم لێت تەمەنی چەند ساڵە تەمەنە؟ 49 ساڵ بەڵێ بەڵێ پرسیارێکی تریشم هەیە دکتۆر گیان بۆ جەنابی دکتۆر تەها ماوەیەکە کە خواردنیش ئەخۆم مەعیدەم ئەڵێ شتێکی تۆپەڵی لەسەرە حەدی هینیشم بەکارهێنا ئەوەی ئەنتیپرازۆڵە چیاوەیپرازۆڵ نازۆریشم نەکردبوو نازۆریشتم نەکردوە وڵا نازۆر لە 97 تا کردومە وەختی خۆی لە بەغا کردم ئەو کاتەوتیان چی؟ وەڵی ئەو کاتە هەر حەبی هینیا پێی نەوتم تشیتە بەزوتی بۆ ماوەی 6 مانگ حەبی فلاجین و لیبراکسی بۆ نووسیم شەژمان ئەو دوانە بەکاربێنێت من ئەوەی ڕاستی بێ شەژماکە بەکارم هێنا بەس باش بووم بەس ئێستا هەرچیەکە خۆم سکم هەڵە ئاوسێت و مەعیدە مێشێت بەڵێ باشە بەسەر چاوە زیاتر لەوان تەشانجی قۆڵۆمبیا کاک محەممەدمان لەگەڵا بەڵێ بەسەر چاو بەڵێ باوکی محەممەد لە بەردەقارەمانەوە سلام علیکم سەر چاو دکتۆر گیان باشی سەلامەت بیاخوا زەحمەت نەبێ شەکرەم هەیە بەڵێ شەکرەکەم ینی کۆنترۆڵ نییە ینی جارەوە هەیە 250 داوای 350 کۆنترۆڵ نییە بەڕاستی تر زیاتر ئەطرافی محیطیە ینی شەو نایڕێ بخەوم بەڵێ ئەوە تاسیری شەکرەکەیە بینینی چاو چۆنە
والله توجه يعني طاوني عم بالبساطه. بەڵێ باش دەرزی لێ بۆ شەکرەکە یار حەبە خۆی. نا والله بس حەپینە خۆم فیتابیا خۆم هەزار زات کۆی پەنجا لەگەڵ ڕێگابالیش بۆ ئەنجا یەکتینێک مێ پرسیارێک مێت بەدیری ئەوانە هەیە کە بزانم یعنی ئارامی قاچم بۆ قارێ قاچم باش بێ. شەکرەکەدەم ماوەی فەحسەکرد بۆ چۆنە؟ وڵی پێرە بووە بزانم 350 زۆرە زۆر باشە بەسەر چاو کاکتۆر بگەڕێنەوە سەر پەیوەندیەکان. پەیوەندیەکمان لەگەڵا بوو لە کەژاڵ خان لە پێشە لەگەڵیشە دانەی ترمان هەبوو بە ناسخان ژنووی. بەڵێ ئێمە ئیجازە وەرەگەین لەبەر ئەوەی خەڵک ئێستا دکتۆرەکان زۆربیان ناتوان نەخۆش بینن جوابی ئەوە بینەوە شم ئیشی ئەژنە ئیشی ئەمەنی بەڵام وەکو معلوماتێکی عام وەکو دکتۆر شتێکی لێ ئەزانین کە ئەمە زۆر لە مەفاسلیش ئیش دەکەن پێشەوەی بچیتە مێشکو دەمات. بەڵێ جا ئەم تەمەنی ئەم خوشکە بەڕێزە لەگەڵ سەوەفانە ناڕوە هەرچەنێ 100% هیچ شتێک لە تو با 100% مەزان تۆ ئەڵێن نەخۆشی پارکینسۆن لە 265 بۆ نمونەوە پرسایی دووە من ممکنە لە پێش 40 ساڵیش بیبینین 100% نییە ینی شت لە تۆبا یەک و یەک ناکات لە تۆبا بەڵام عموم و ئەغلەبیە لە دوای 40 ساڵی هاتن سەوەفان ئەم حاڵەتی ئەم خوشکە بەڕێزە لەوانەیە زۆرێکی بینێ عەزەزی مەسەن کارتلی جێبێ لیگامنت تێبێ بێ دکتۆرێکی پسپۆڕی ئەشک و شکاوی لەوانەیە کە زۆرتر ئیشی جومگایەکانیان پسپۆڕی ڕۆماتۆلۆژی ڕۆماتیزمە ئەو بیبینێ بەوردی باشترە ئەم زۆرتر لەگەڵ حاڵەتی تەحەبوبی سابوونەیە ڕ کۆندرۆمەلەی شەپاتلی کە زۆرتر لەسەر عەرزی تەخت بڕواژان ناکاو لە کاتی بە قادر مۆشت سەرکەوێ یاکە نوشتانە و لە نوێژوشتی وایەلەکە دائانیشەوەڵاسە لەو کاتە لێخشانێک دروستە بێت لە بینی سابوونەکە و ئێسخانەکەی ژێری تر ئەو ئازارە دروستەکە کردنی تەمارینی عەزاڵی ڕوباعی کوادریسێپس ئەکسەرسایز و تەمارینی زۆر بەسیتە ئەتوانێت بیکە فترێکی باش بیکە تەسەوڕێکم ڕزگاری بێ لە ئازارەکە بۆ بەنسبەت لەرزین ئەوی بە نازخان و تیمالی هشتاوی یەک لاشیە لەرزێت بڵێ یەک لەرزیانی ئێستا هشتاوێک بێتەمەنی تقریبا لەزەڵە پێشانتم نەخۆشی دڵت هەیە بەڵێ احتیمالانی ئەو کاتە بەزە نۆرەیەکی بۆ بێت یان وەکو بڵێن ئازارێکی دڵی بێ هەیە بە غودەوە فەلاکات و لەرزینی هەیە پێویستی بە فەحسێکی جۆری لەرزینەکە ئەگەر نزیکۆ بیبینێ یانگە بتوانێت مەزەن ڤیدیۆیەک بنێرێ لەرزینەکە ئەگەر علاقی بە نەخۆشی مێشک و دەمار و پارکینسۆن و بە یەک لە ئەبێ زۆرتر یەک لە ئەبێ بۆ ئەم تەمەنی زۆر بەڵام لە تەمەنی خوار 40 ساڵی زۆر نەخۆشمانە زۆر نییە بەڵام بڵێن لەوانەیە لە 100 نەخۆشە دوانسیانێکی لە خوار 40 ساڵیەوە بێ یەک لە شێت بڵێم ئەلەرزیێت کاتی ئیسراحەتیش دواتر هەستی پێەکە کە بەکارێنە شتێکرێ بە دەسەویشی پێکە هەستی پێ ناکە جا ئەمە ئەگەر پارکینسن بێ ئەگەر بەسیت بە و ئیشی لە زەرەری لە ژیانە بە دەرمانی نایە لەم خۆناغا بەڵام ئەگە زیاد بکە ئیش بکە لە تەسیری بە لەسەر کردداری ڕۆژانەی مەسەن مشکلێکی بۆ دروستکە مەسەن حتا شێوەی لەرزینەکە بە شێوازێک بێکەوە ها حەز نەکە ناو کۆمەڵگا خەڵک بیبینێت ئەو کاتە توانین عیلاجی بکەین ڕاست بەڵامی تر بۆ مۆزوعی دڵ و نەخۆشی خوددا ئەمانە پێش هەموو شتێکە بێ ئەوانە بخینە ئەولاوە اینجا بڵێن نەخۆشیەکە پەیوەندی بە مێشک و دەمارەوە. شیرین خان لە سلێمانیەوە ئەیود ئازاری پشت و ژمگەی هەیە و تاشی هەیە لەگەڵی بەڵێ ئەم ئاعرازانەی کا باسی کرد ئەمانە هەمووی ئاعرازی شەقیقە بوو شەقیقە زۆر کات نەخۆشەکە هەستەکە تای هەیە مەسەن ئافرەتەیەت بۆ لامان زۆر کات لە کلینیک ئەیبینیت ئەڵێ گیانم گەرمە پرسیار لە هاوسەرەکەی ئەڵە من هەز ناکەم بە گەرمی ئەوە وەکو سەبجەکتیڤ فیلینگ هەستێکی نەخۆشەکە خودی خۆیەتی زۆر کات ئەو هەستە تای حەقیقی نییە لە شەقیقی ڕوو ئەیە و عرەزایان کە پلەیە و دڵی تێکەڵە بێ و حتا قورسی مەعیدەکەش لەوانەی شەقیقەکە بێ ئەگە وەکو پرسیار یەکەم کەەوە باسمان کرد ئەگە علاجێکی شەشمانی بۆ ببڕینە و کۆنتڕۆڵی شەقیقی بکە تەسەورەکە مەعیدەشی باش بێت سەوفانی ملیشیە لەم تەمەنی 49 ساڵەیە بتم ئافرەتان زۆر بکات ملیان لە خوارە و ئیشەکەن و جلە شەوە چێنە ئەوە سەوفانی ملیش تەشەنوجەکە تەشەنوج و شەقیقا یەکتری بە قۆتەکەنەوە عزێتی نەخۆشەکەیان ئەگە ملی کۆنتترۆل بکە و تەمارینی ملکە هەم بۆ شەقیقەشی باشە هەم بۆ ئەوە لەگەڵ تەمەنی 49 ساڵی حاڵەتێکی تریشە پێوەتەن فلەشنگ
ینی پەیوەندی بە هۆرمۆناتی کاتی کە نزیکی وەستانی سووری مانگانە پێش وەستانیا لەو کاتە احتیمال لە 45 ساڵی ئەوەستێ ئەوەش دەوری ئەو بۆخەیە و بۆخەیەکی بۆ گیانی گەرمە بێ و تانیەوە وایە بەس من تێگەیشتم لە معرازانی کەەوە هەمووی بەیەکەوە لە عینی کاتشە لە 90 زۆری کردو پیان وتووە نایەوە قورحی هەبوو بێ شتێکی وەوە لەو ئەڵێ سامی پرازۆڵە خۆم چاکیش نابێ زۆر ئەو کاتە لێ براکسیان بۆ نووسیوە ئەگەر باسی کرد ئێستا لەگەڵ فلاجیلە لەوە چێت ئەمە نەخۆشی تەشەنجی قۆڵۆنیشی هەبێت ئەمانە هەمووی بەیەکەوە ڕبتن ئەو عرازی من لەوە ئەو تەشەنجی قۆڵۆنەوە هەمووی بەیەکەوە ڕبتن لە کەسا خۆیە بینەوە دەمێک شەخایانێ لەنەوە حوتەوە هەیەی معناە شتێکە ئیزعاجە بەڵام شتی خەتەر نییە باوکی محەممەد لە بەردەقارەمانەوە باسی کردکەوە شکرەی هەیە شکرەکەی لەواچە کۆنتترۆلی باش نەبێت ئەم کۆنتترۆلی کە سیتاویە لەواتێ سیتاویە پلاس بەکاربێنێت دوو مادەیتیایشیان گلوکۆفەیژەیان سیتاگلیپتینە ئەم دوو مادەیە بەیەکەوە کۆنتترۆلی نەکردووە بباشی پێویستی بەو هەیە دەرمانێکی تر بەکاربێنێ ئەو کاتە دەرمانەکەی تر بۆی زیاتر کۆنتترۆلیکە ئەگەر بەمانە کۆنتترۆل نەبوو مەجبوری نەبێت دەرزی شەکری بۆ بکەین پارێزەکانی زیاکات قاچی سوتانەوەی خاچی هەبوو کاکتۆر لە عینی کاتی شاڵێ دەرمانی ڕیگابی بەکارێنەوە پریگابەلینی بەکارێنەوە لەواچە زۆری سوادەشی لێ نەکرد بێت ڕاستە دەرمانی تر هەیە ئەتوانێت بەکاری بێنێت لە جاتیەوە ئەگەر ئەو دەرمانە ئێوەش بەکارێنن کاکتۆر بۆ سەرڕی قاچ بۆوانی کە نیرۆپاتیان هێدابێتی بۆ شەکرەکە زۆرێک هەن لەو دەرمانە ئەگەر جەنابەت دەرمانێکی تریشی پێ بڵی لەوانە دەرمانی کۆن هەیە و تازە هەیە ئەوە کە خلاف نییە لە بینی زانکانە کە دەرمانی ئەمیتریپترین کە دەرمانێک زۆر بەسیتە بۆ شەقی قش باسمان کرد بەکارێت بۆ ئازار بەکارێت خەوی نەخۆشەکەش خۆشترەکات و مودیشیانی بۆڵام جارمی دەرویش مرتاحترەکە بەڵام ئێمە حەز ناکەین نەخۆشی شەکرا بەوش دەرمانە سەری خۆی بکە و پێی احتیمام نەیات بە کۆنتترۆلی نەخۆشەکەی یەکەم چارەسەر کۆنتترۆلی شەکرەکەیەتی بێنێتە خوار حوتەوە ئەگەر ئێمە تازە بێ ئەم حاڵەتێ و کۆنتترۆلی کرد چەند مانگێک هەمێ دەکەین تەبیعی بێتەوە بگەڕێتەوە بۆ دۆخی جارانی خۆی بەڵام ئەگەر ئێمالیکە و کۆنتترۆلێکە چەند مانگە پێ بێت تایبەتی 3 مانگ زیاتر پێوەیمە ئەندازەیەکی درێژخاینی هەر ئەمێنێتەوە چاگە درێژخاین بێ و کۆنتترۆلی خۆی کرد ئازارە بێ ناچارە بێن ئایا ئەمیتریپترینی بینێ ئەو پریگابالینەوە باسیشی کرد ئەو دۆزەکە جورعەکەی ئەبێ زیاکە وایە 50 خواکەمە 75 بە دوو ژەمیژە بێ بخورێنێک یەکژەم ئەگە گابا بنتین بێ بێ سێژەم بێ ئەمی تریپتینەکە یەک ژەمار شەوانە و مجموعەیەک دەرمانی تازە داهاتوو ئەپرۆڤەڵیشان هەیە بۆ ڕاگررتنی نەخۆشەکە ئەگە نەخۆش کە تووشی بوو ئەتوانێت بەردەوام ڕۆژانە لەگەڵ یان شەکرەکەی بیخوا بۆ ئەوەی تەندروستی دەمارەکانی بپارێزیێ لەو حەدە نەیەڵێ خراپتر بێ ئەندازەیەکیش بەرەو باشتر ئەیبە وەکو سایۆکتیک ئەسید کە 300 میلیگرام بەیانی و جارە ڕابط کرا بە لەگەڵ مەجموعەی فیتامیناتە یان جەماعەتی ئەوە نیوکلیۆسی MP4 ئەوە مەجموعەیەکی فۆسفۆتادیل سیرین ئەوانە بەکاربێنە شتێکی چاکەوە ئێمە بەنسبەتی نەخۆشەکانی ئێوە کە زیاتر جڵتەی دەماغن و ئەو نەخۆشانەی تر کە ئێستا لە ماڵەوەن و جاران لەوانەیە معالج طبیعی بڕۆشنە بۆ لایەن ئێستا معالج طبیعی ناتوانێت بچێ بۆ لایەن بەهۆی ئەم زروفەوە یا هاتن بۆ سنتەری چارەسەری سروشتی بەڕێی بەڕێزت ئەو ڕازانەت چییە کە بکرێت لەم زروفەیە کە ئەمان لە ماڵەوەن ئەوانە ئەگەر بۆیان بکرێت ئێمە وەکو قانونێکی زۆر سمپڵ و بەسیط کە هەموو کەسێک لێ تێبگات تۆ ئەمانە عادەتەن بسەتا بڵێن نەوەتی نەخۆشانە یەکلایەتی جەڵتە یەکلای ئیش ناکە لاکەی تری چ جوڵەیەک بەم لایەکە ئەم لاش بگاتە ئەو مستەوایە ئەگەر لەو مستەوا کەمترە پێویستی بە عیلاج تەبیعیە بڵێن ئەم دەستە چەند ئەتوانی بینوشتێنیت ئەمەشە بە وای لێ بکە بەم دەستەکەی تر خۆی یارمەتی بە بیکاتەوە بۆی ئەو گرژ نەبێ ئەو ماسوولگە چکم ئەو گرژیە وای لێکە ئەوەنەتر معاوەقە بێ نەخۆشەکە لەوانەیە ئەم جەڵتەکەی تازە بێ ئەمە تا 2 ساڵی لە ڕۆژی یەکەمەوە تا 2 ساڵی ڕێک هیوەمان هەیە نەخۆشەکە هەر لە مێشکی خۆیەوە چاکبوونەوەیەکی ئۆتۆماتیکی ڕووبە ئایا لە ڕێگەی خانەکانی ترەوە کە ئەکەونە ئیشەوە لەبەر ئەمە بپارێزە مەسەن چەند ئەم دەسێ ئەنوشتێتەوە ئەیکاتەوە وەکو ROM پێوتری range of motion exercise ئەوانە بکە ئەگەر معالج طبیعی نەبێ کوڕێکی کەسێکی بەڵام هەوڵ بین بۆچی ئەلەم ئەولاکەی درکبێن بە قیاس ئەگەر ئێمە لەو حەدە زۆرتر بیجۆڵێن لەوانە جومکەکە دەربێنی لە شوێنی خۆ زۆر کات دەبینین کە کاتی عیلاج طبیعی ئاگیان لێنێ زیاد لە حەد ئەیجوڵێنن جومکەکە دەرێت
خۆشببختانە ئەوە کەمە بەڵام ئێمە ئەو لاکەیتر بکەین بە قیاس مەسەن ئەم قاچێکی چەند ئەنوشتێتەوە چەندی نەبێ ئاراوە ئەمی بۆ بکەین و بتوانین چەند ئەتوانین جوڵەی زیابێ ئەوانی وا لەسەر جێگانین بەسەن ئەندازی کەمە جوڵە تا ئەتوانێت خۆی بجوڵێ باشترە ئەو جوڵە یارمەتیە هەم دەرونیان چاکە بێ هەم قاومەی زیابێ هەم یارمەتی بەرگری لە شەر بەرگری بەرامبەر ئینفێکشن نییە هەر ریژێنەرێشن ینی دووبارە دروستبوونەوەی خانەکان ئەویش معنەویاتی زۆرەوێ ئەگە نەخۆش تەفاعلی زۆر بێ بە شیفا و چارەسەر هەلە کۆنەوەتێنە بێ سقا بە شێخەکەەوە بێ ئەوە لەو ڕۆوە یانە بڕاستی یعنی تۆ دکتۆرەکە کە دەرمانێکە بۆ داانە ئەگە تۆ بێ هیوابی دەرمانەکە پێویستی بە ئەندامەکانی لە شێ بۆی بکەوتە ئیش دەست خۆش بێت کەعالی لە سلێمانیەوەی بەڵە فەرموو سلام علیک سەر چاو قوربان من بۆ دکتۆر دانیشتانم ئێسێت بۆ سەرم هەر پشتی سەرم لە پشتی سەرمەوەیەوە بۆ چاوم بەڵێ ئەجا ئەمە ڕۆژانەوە نیم هەفتەیەکە دوو جار وام لێت وام لێ هاتووە کە بەنووسیم کڕیەوە پێشەمەختە بۆی فلۆژم چەند سەعات پێێتەوە ئەمێنێ والله لە بەیانەوە تا دەوری نیوەڕۆ پێمەوە مێنێ جگە لە ئازارەکە شتی تری چی لەگەڵایە واللهی لای چاوم یەگەڕێتەوە بۆ چاوم هەر پشتی سەرم لای ڕاستم ئەگەڕێتەوە بۆ سەرشانم شوێنی ئازارەکە وەکو دەماری دڵ لێ ئەیا پلبات نەوەڵا قوربان هەر پشتی سەرم یەتەوە بۆ شانم اینجا هاتوو بڕنووتیم کردی بوو بۆی بژم چۆن ئەڵێت بڕنووتی هەبوو جاران عالم کڕی بووم بۆی چاگەم دەرمانی کوردەواری کوڕیەوە بۆی کەوا چارەسەرینم هەبووە چاگەم یەکسەر چاگەم دوای تەمەنت چەند ساڵە؟ 6 ساڵ چەندێکە لەگەڵ تا ئەم ئازار وەڵڵاهی دەمێکە زۆر دەمێکە بەڵێ بەڵێ باشەکان زۆر پەیوەندێکی تریشمان لەگەڵە لە کەلارەوە قەمەڕ بەڵێ کاک دکتۆر سەرچاو عەلەیکم السەلام وای کاک دکتۆر بێ زەحمەت سیارێکم وڵا کاک دکتۆر سەروەرەیە سەرێشمەیە سەرێشە هەیە سەرێشەکان بەردەوام نییە ئەوە دەروایە یەک هەفتەیە 3 ڕۆژە 2 ڕۆژە و چاومش زۆر ئازاری هەیە لەتی چی وەکو ئەوە وایە تشتی قورس لە ناو سەرمێ بەڵێ ئیسە نازان بێت چییە ئەوە یعنی ماوە چاوم زۆر ئازاری وەتێکە زۆر بێت تاقەتم و کاو بێزارمەکە سرت هەمووی ئێشەیە یەک لایەت زۆری یەک لایەسی بەس جاری وایش هەیە یەک لاکەنی ئەیداتە ئەم لاکەم ئەو لاگەیتر تەمەنت چەند جاری وایە یان تەمەنت چەند ساڵە؟ 50 ساڵ؟ بەڵێ بەڵێ زەختت نییە؟ وڵا زەختەکەم بەردەوام نییە بینەوە بیناوە ساڵی شەژانەکە لەگەڵێتە شەنوجەکە؟ نانە دڵت یەکەڵە بێ لەگەڵە؟ چۆن؟ ئەگە ئازارەکە زۆر بێت دڵت یەکەڵە بێ لەگەڵە؟ کەم زار تۆزێ یانم هەستی نەژراویتە تۆ لەگەڵە؟ نانە لە یەک مانگ چەند جار توشتە بێ؟ والله هەیە لە مانکە 3 جارە هەیە 2 جارە هەیە 4 جارە یعنم زۆر جارە جاری چەند ساعت پێێتەوە ئەمێنێت؟ والله هەیە 3 ڕۆژ هەیە 4 ڕۆژ هەیە هەفتەیە هەیە 2 ڕۆژە بەڵێ کەمەکەی ئەگەر ڕۆژێک یا 2 ڕۆژێ دەزی زیاترە بەڵێ 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 پەیوەندێکی ترمان لەگەڵە لە هەڵەبجۆ کە کامیل بەڵێ فەرموو ئەفکاتت باش بێتوەریان سەرچاو قوربانم وەڵام بێت ئەحمەد دوو پرسیارمانێ بەڵێ فەرموو دوتەگیان وەڵام بەیانە هەڵەسم لە خەو بەرچاوم ڕەشە بێ پشتی سەرم ئەتەزیە و ئیتر بۆ ماوەی 2 سانێ ئەگەر دانەنیشم ئەکەوم بەرچاوت ڕەشە بێت تاریکە بێ لەو کاتە؟ بەڵێ بەڵێ ئەنی بە تاوەتی بڵێن بۆ چەند چرکەیە هیچ نەبینی مەبەستم ئەوەیە نانا ئەوە دەوری 1-2 سانەیەک هیچ نبینم ناوەڵ ئەگەر دەست نەگرم بە دیوارۆ لەوە چ بکەم باڵە بڵێ سەریش سوڕەخوا لەگەڵە؟ بەڵێ سەر سوور خواردنەکە چەنە خایەنێ؟ سەریشم پێوە ئەتەزێ سەر سوور خواردنەکە چەنە خایەنێ؟ وەڵایی لەوە چ 2 سانەیە 3 سانەیە بخایەنێ تەمەنت چەند ساڵە؟ 87 ماڵی 87 چەندێکە لەگەڵ تای ئەم حاڵەتە؟ وەڵایی 2 ساڵە بێ دکتۆریان بەس ئەم مدەیە ینی نییە لە ماڵەوەنە ئیسراحەتم زۆری دیاری داوم بەڵێ بەس دکتۆریان شەویش کە کاتی ئەخەوم نزگەرێکی زۆر ڕوون تێەکە یانی ئیزعاجکە بەڵێ وەڵایی 2 ساڵە بێ ئەوێژە لەگەڵ ماوی بەڵێ لە مانیەکە چەند جار ئەو سەرگێژیە ڕوئایە و ئەو بەرچاو ڕۆژ؟ وەڵایی ماوەیەک زۆر
دوی کەوتۆریان بەڵام ئەمماوە زۆر هەستەکەم زۆر لێمەیە باڵێ پرسیاری دووەمەکەت پرسیاری دووەمت کاکە دووەمەکەم وەڵایی بەیانە شەوان کە کاتی ئەخەوم نزگارە بە نزگارە ینی خەوەر مەگاتە نزگارەکەم منە شتێکی ئاجکەرە باڵێ نزگەری چەندێ جارێ ئەو نزگەرە دووبارە ئەبێتەوە وەڵایی جاری وایە هەفتەی یەک جار هەفتەی دوو جارەیە بە مەعیدەت تێر بێ یان برسیت بێ هەستەکەم کەکە شەوانێ میوەیەکە خۆم شتێکە خۆم وام لێەکە بەڵام دکتۆرگیان نوکی پێشم لەگەڵ یا ئێشێت پەنجەی گەورەم بڵێن جار ئازارە ڕووی تێگە پەنجە گەورەکەت بەڵێ پەنجە گەورەی دەستت نا پەنجە گەورەی قاشم کامیل تەمەنت چەندە بێ زەحمەت 87 ئەمالی وتی 87 بڵێ ماوالیدی ماوالیدی باشە دەست خۆش بچی من خان لە ڕانیەوە ئەمە دوا پەیوەندیژە بێ بڵێ بەڵێ دکتۆرگیان من پرسیارێکم هەیە بەڵێ فەرموو شەکرەمە و شەکرەکەشم کۆنتڕۆڵ نییە بەڵێ چەند ساڵە شەکرێتە چی من خان وەڵی ئەوە 5 ساڵ دەبێت زانیومە 5 ساڵە زانیوتە حەبەرەکە یا دەرزی لێیت وەڵی ساڵێک دەرزیان سۆلینم بەکارهێنا ئیتر دوایە ئەوان لێ گۆڕیم بۆیان کردمە دوو جۆر عەبیکە ئێکی ورد و ئێکیان گەورەی ئەمریکیا کوتی بەڵێ ئێوە لە عایلەکە شەکرەتان هەیە وەڵی پورێکم هەیەتی لەگەڵ دایکم هەیە بۆ چکە دایکم نەماوە بەڵێ 5 ساڵە تووش بووە و خۆشت ماوالی دیشت 83 بەڵێ کەواتە تەقی هەر جۆری دووەمەکە وەزنە زۆرە یا کەمە وەڵا 55 کیلۆم تقریبا 55 کیلۆیت بەڵێ باشە باشە بەسەر چا بەس باشە یەکەم جار دەرزیان بۆ دانای چۆن دوای چی تۆ سەر حەب یان یەکەم جار دەرزی لای دکتۆر لە سلێمانی تومەلای دکتۆر زاگرۆس ئەو بۆی گۆڕین بە عیلاج بە حەبەکان بەڵێ ئێستا دیفۆرمین پێنسەتی دەخۆم بەڵێ سێجەمە دەیخۆم بەس بەخوا شەکرەکەم کۆنتڕۆڵ نییە پارێزی باشە پارێز باشەکە یان نایکەیت بەخوای دەیکەم باشم و نایکەم و ئاوا لە زۆری تۆزێک برنج زیاد دەخۆم دەنا شیرینی ناخۆم کاکتۆر باشە سەرچا جواب دەینەوە وێنە سەر پەیوەندەکانی کە عەلی لە سلێمانیەوە بەڵێ ئەوە کە 6 ساڵ تەمەنی بوو لە ڕاستیە کاک عەلی و قەمەرخانیش هەردووکیان یەک نەخۆشیە بەڵێ بە شێوەیەکی عام لەبەر ئەوە زۆر دووبارە ئەبێتەوە نەخۆشی شەقیقە بەڵێ حەزەکەمەر بۆ هەموو یانانی بەعزێ ئاڕازێکی سەری ئاوا لە دەقەیە دوانە شەقیقە نەخۆشیێکی درێژخایینە بە پێی پێناسەی زانستی بەس درێژخایینێک نییە و زەخت و شەکرە 100% تامردن لەگەڵ تابە ممکن لە تەمەنێکە بڕۆ بە تابەتی دوای 40 ساڵی بەعام نەخۆشیەکان پێش 40 ساڵی تووشیانە بێ هەمانە وەکو ئەو دووزاتە لە دوای 40 ساڵی و حتا نەخۆشیەوە بووە لە مەز لە مانگەکە یەکدانە دوودانە دوای 65 ساڵیش هەیە تووشیان ئەبێ مناسبە بۆی کەەوە دووبارە ئەبێتەوە ناوبەنەوە لە بینێ نەخۆشەکە ئیسراحەتە ئاساییە کە نەخۆشەکە ژیانی لێتێگە یەک لای سەری ئەیگرێ بەعام 170 نەخۆشەکە یەک لای سەرە بەڵام 130 شوێنەکانی ترە 105 گیان وەکو قەمەرخان وتی بەس پشتی سەرم ئێشە ئەوە 105 نەخۆشەکانی شەقیقە بەس پشتی سەریان ئێشێت جا ئەوە ممکنە ینی شێوازەکەی جیاوازە لەبەر ئەو زۆر هەیە لە 5 ئافرەت یەک ئافرەت هەیەی لە 20 پیاویش لە کۆمەڵگا بەسەر جادێکە تێپڕ ئەبیحسابیکە 90 ڕەت کە 20مەکە شەقیقی هەیە زۆر باوە و مەزاهی زۆرە بەڵام خۆشمەختانە نەخۆشیی کوشندە نیە نەخۆشیی خەتەر نییە زۆر بەدەگمە لە 1000 نەخۆش یەکێک لەوانە توی جەڵتەیەکی خەفی بێ بۆی شەقیقە بەڵام شتێکی زعاجە بەڵام لە جیهانە ینی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ لە دەستدانی ئیش و ڕۆژانی کار لەبەر ئەو ڕۆژێک کە شەقیقە بە قۆدێگە ئەو ڕۆژێ مۆزافەکە ناتوانێت بچێت ئەین لە دەستدانی بەرهەم لە وڵاتە پێشکەوتەوەکانە کە بە سەعات مۆزەف داوامەکە لە وڵاتی خۆمان توێ شلگیریەکەیە لەو شتانە کەمتر دەڕێ بەس لەوەک ئەمریکا بە سەعات کەس داوامەکە حساب کراوە یەکێک لەو نەخۆشیانیکەوە ڕێژەیەکی زۆریە لەبەر ئەوە ئەمانە زۆربەی ئەکەوێتە ئەو پۆلێنەوە بەڵام بوو قەمەرخان احتیمالاتی تر لەبەرەوەی چاوی هەیە طبعاً چا ئۆکولەر پێێنێنی گلێنەی چاو یەکێک لە ئاڕازە مەشهورەکان
و ئەوەی کەوا شوێنەکە ئەگۆڕێ بە ئەمدی و ئەگەر ئێمە نەخۆشیەکە شقیقەکەی لە یەک لای سەری بێ بە درێژای تەمەنی گومانمانەیە 100 علامە استفهامدا ئەنین تاوەکو تەژن بەڵام ئەگەر شوێنەکەی بگۆڕێ ئەوە ئەکیتریە کاتەوە بۆمان و زۆر کات دەبێ بە هەموو سەری ممکنە چاویشی کز بێ لەبەرەوە حاڵم کە پشکنێکی چاو بکات کاتی تەرکیز بەتابەت وەکو هەستەکە سرم وەکو پشارێکی لەسرە و زەختی خۆی بگرێ ناو بە ناو شەرنی یەک جار زەخت بگری وابێ چەند جارێزان بۆ فقراتی ملیشی چۆم ئەو تەمەنی فقراتە وەکو عرض بێت پێشووتر تەشەنوژەکە بەس بەنسبەت کە کامیلەوە کاتی بەرنامەکەما بێت کە کامیل بەڵێت دوو پرسیاری هەبوو نزگەرەشی هەیە و پرسیاری دووهەم بۆ جانابەت بە شێوەیەکی بەس پرسیاری یەکەمی ئەم حاڵەتە لە ڕاستیە دوو احتیمالی هەیە احتیمالی یەکەم زۆرتر واریدە لە ئێمەوەکو پسپۆڕی مێشک و دەمار کە تووزێ مەترسیەکیشی هەیە بەڵام پەلەی ناوێ یعنی دوای ئەم وەزعە ئەتوانێت سەردان بۆی لە نزیکەوە پشکنی بکەین و فەحسی دەماری چای بکەین بزانە ئاوساوانە لەبەرەوە ئەوە کە کەسێک کە لە هەستێت لە پاڵکەوتنەوە لە فترێ زۆر دانیشی و لە ناکاو هەستی بەرچاو ڕەش بێت و تاریک بێ بۆ چەند چرکەیەک ئەوە پێوتێت ترانزیت ڤیژوال ئۆبسیکیوریشن ئەوە عرازێکی بەرزبوونی فشاری ناومێشکە فشاری ناومێشکیش چەندین سەبەبی هەیە سەبەبی وا هەیە هەر خودی خۆیەتی و بەس چارەسەر یەکەن فترێتدا ئەبەزێنە ئەوە پشتی بۆوەگری چاکە بێت و سەبەبی واش هەیە دەرەکیە چارەسەری سەبەبەکەگەین چاکە بێت و خۆشبەختانە زوربەی هۆکارەکانی چارەسەرەوێت چارەسەری ئاسانە سەبەبی دووەمیش ممکنە فقراتی مل بێ چۆن تۆ کاتێ ئەخەی ملت وەزایرە لە پڕە ناکاوە هەڵەسیت لەوانەیە فقراتی مل توزە سەرگێژێک دروستکە بەڵام ئەمەی کەمتر لەگەڵ فقرات هی فقرات من توزە زۆرتر ئەمێنێتەوە لە دووسێ چرکە و احتیمالێکی سیامیش هەیە کەمترە ئەوە لەوانە شمولی جەنابتانیژەکە وەکو پسپۆڕی هەناوی ممکنە پۆسترال هایپۆتێنشن ینی دابەزینی زەخت بەهۆی وەستانە پێوە هیوا هەیە کە ئەوەستێتە سەر پێ زەختی دڵی ناتوانێت خوێن باش پاڵێ بۆ مێشکی لە 3 دقەی یەکەمە ئیتر هەست بەو سەرگێژیە کە بەڵام دوای کە لانسی وەرگ دوای 3 دقەی چاکە بێتەوە ئەوش پشکنینێکی خۆیە لە پاڵکەوتن و لاسانە بۆی پێویتیەوە ئاسانە تەشخیصەکەی بەنەوت بڵێن نزگەرەشم هەیە شەوان کاتێک کە ئەنوم لە هەفتەیەکە جارێک ئەمە ئەوە پەیوەندی باسی خواردنیشی کرد بەعزە خواردنەکەی مائدەی قورسی وا کات و نزگەرە ژاری وا هەیە سەبەکەی پەیوەندی هەیە بە ناوپەنجکەوە حیجابی حاجز کە زەختە خا لەسەر ئەو منتەقەیە ئەوە وای لێکات یاخود جاری وا هەیە لەوانەیە بەوەی خواردنەوە بێت جاری وا هەیە بەوەی گورچی لە شۆ تەسیری ئەگەر یۆریا بەرز بێ بەڵام لەوە ناچێت ئەو حاڵەتی هەبێت لە هەفتەی شالە جارێک هەمە ئەتوانە حەبی پلاسیل بەکاربێنێ ئەو کاتانەی کە تووشی ئەوە بێت بۆی کەوای ئەوەی لەسەر نامێنێت پەیوەندیی ترمان لەگەڵا بوو بەڵێ پێش ئەوەی ئەخیر پەیوەندی وەرگین لە سلێمانیەوە چیمەنخانمان لەگەڵا بوو بەڵێ ئێستا بەڵێ پەیوەندیمان لەگەڵا شیلان خان بڵێ لە سلێمانیەوە بەڵێ فەرموو ئەمە سەر چاو باشی سپاسەکەم پرسیارێکم هەبوو بەڵێ سەر چاو من سەزە بێخوێنم بەڵێ ئەجا سرم زۆر گێژەخوا جمگەکانم ئازاری زۆر هەیە نەخۆشی ڕماتزمەخانم هەیە ئتر شەوانش گرژبوونی مل و ئەوسانی قاچم هەیە ئیتر ئەم بێخوێنیە و بێخوێنەکە قەت خوێنە دووەرگرتووە بۆی شیلان خان بەڵێ قەت خوێنیان یاوی تێ خوێنیان تێکردووی نەگەیشتۆتە ئەوە زوو دووبارە بێتەوە بە خوێنەکەت وەڵاوە لەوەتی ینی مناڵێکم بووە ئەوە کچێکم بووە هەر تا ئێستا هەر بێخوێنم کاتێککە مناڵت بوو خوێنیان تێ نەکردی لە کاتی مناڵبوونەکە نەخێر بەڵە باشە ئەی خواردنەکانی کە خۆی مادەی ئاسنیتیایە وەکووانێکەوە ئەگەر گۆشت و ژگەر وشتیوا بێ یاخود سۆزەواتێک بکەم خۆم بەس بەکەمی چونکە ناڵێم ڕۆماتیزمم هەیە ڕۆماتیزمە دەرمانی ڕۆماتیزمە بەکارێنیت بەڵێ 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 وایە زۆر باشە بەسەر چاو ئێمە پێش جوابی شیلانخان بێنەوە چیمەنخان پەیوەندی لەگەڵ کردین بۆ دەرماری شەکرەکەی وتی شەکرم هەیە و پێشان ئینسولینم بەکارێنەوە دوای ئینسولینەکە گۆڕا بە حەب و ئێستا شەکرەکەی کۆنتترۆل نابێت و 5 ساڵام شەکرەی هەیە لە ڕاستیە پێویستی بۆ هەیە کۆنتترۆلەکەی پارێزی خواردنەکانی زیاتر بکات وەرزش بکات ئەگەر بتوانێت لە ماڵەوە هەج نەبێت لە ژوورەکەی خوا چەند وەرزشەکەی بیکات و ئەو حەبانەی کە بەکاری هێنێت
ئەم ڕاستەکەی بە یەکلا بێتەوە جۆری یەکەمە یا جۆری دووەمە ئەویش هەندێک پشکنینی تایبەتی هەیە چکەگە جۆری یەکەم بێ هەر بە دەرزی کۆنتترۆڵە بێت و جۆری دووەم بێت بە حەب کۆنتترۆڵە بێت لۆ تەمەنەکەشی لەو تەمەنایە کە ئەبێت جاکرێتەوە بە تەواتی ئایا جۆری یەکەمە یا جۆری دووەمە پشکنینی تایبەت هەیە لێرە لەم کاتیان ناکرێت بەڵام ئەگەر کۆنتترۆلەکەی باش نییە بە حەبەکان ئەتوانێت دەرزی ئینسولین وەرگێت ئێستا لەم فترا هیچ نەبێت شەوان بە شەوان بەکاری بێنێ پێش نووسن دەوەحدەیەک ئەتوانێت بەکاربێنێ بۆی کۆنتترۆلی کات بە نسبەتی شیلانخانی کە ئێستا ئەم ئارازانی باسی کرد هەموو گیانی ئێشێت و بێتاقەتەوە بێ حواسی هەیە ئەم حاڵەتانەی خۆی ئەڵێ کەم خوێن و کەم خوێنەکەشم دەمێکە هەیە معنە هەمووی عرازی کەم خوێنی ئەم کەم خوێنی وای لێ ئەکات کەەوە ئەو حاڵەتەینی بۆ دروستکات و بێهێزی کات و بێحواسی کات و ئەبێت بدۆزرێتەوە بەس ئەم خۆی ڕۆماتیزمیشی هەیە ڕۆماتیزمەکە ئەو دەرمانەی بەکارێنێ بۆ ڕۆماتیزم ئەبێتە هۆی بەریەکەوتنی بکە لەگەڵ دیواری مەعیدەی و ڕخۆڵەکانیان ناو بەناو خوێنێکی کەمی لێ بڕات و هەستیشی پێ نەکات و ئەبێتە هۆی ئەوەی کەەوە کەم خوێنەکەی بۆ دروستکات لەوانەیە پێویستی بە نازور بێت بۆی بزانین سەبەبەکە چییە بۆ ئەوەی کەوا بدۆزرێتەوە بە تەواوەتی ئەو کاتە نەخۆشەکەی بێژگاریە دەزرێتەوە. دکتۆر گیان زۆر سپاس ئێمە ئەمشەو عەزێتماندای ئامادە بووی لە بەرنامەکەمانە و دەرمانەکانیشی کە باست کردن دەرمانی درێژخایەنەکان کە بەکارێنرێت بۆ نەخۆشەکانی ئێوە بە تایبەتی وەکو من سەر لە ئێوارە لەگەڵ فەرمانگەی تەندروستی سلێمانیا قسەم کرد ئەوان باسییان کردووە ئەڵێن لە سبینەوە عادە میلیەکان نەگەیستی شاریەکان میلیەکان ئەکرێتەوە ئەوانەی کەوا دەرمانی درێژخایانی تیادرێت لە سعات 1 بۆ سعات 5 عەسر ئەکرێتەوە و ئابێت بە شێوەیەکی وابێت بەریەکەوتن نەبێت چونکە لە فترەی پێشوە ئەوان چەند جارێک ویستیان دەرمانیان گەیان بۆ ماڵەکان بە شێوەی دیلیڤەری وەکۆی لە ئەوروپا هەیە بەڵام لەوەی ژمارەکە زۆرە 33,000 کەسن کە ئەو دەرمانەوەرەگرن ناکرێت لەبەر 14 عیادەی میلیان کردێتەوە بۆی کەوا ئەو دەرمانانەش وەربگرن و ئەو دکتۆران ئەو نەخۆشانەی کە دەرمانی درێژخایانیان هەبوو ماوەی چەند ڕۆژێک نایانتوانێت وەریگرن ئەو کاتە ناتوانن بە ئەو کاتە ئەتوان دەرمانەکان وەربگرن لە سبینەوە لە عیادە میلیەکانە. لە ڕاستیە ئێمە دیسانەوە جەخت دەخینەوە لەسەر قەدەغکردنی هاتوچۆکە بەردەوامیەکەی و پابەندبوون بە ڕێنمایەکانی قەدەغی هاتوچۆوە و قەرەباڵغی دروست نەکردنەوە و ئێمە هەموو ئەو کەسانی لە بەشی پێشەوەی کارەکەیانان لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە چ پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانگە تەندروستیەکان بێت چ کارمەندانی ئاسایش و یەکەکانی هاتوچۆ و بەشەکانی تری کارەبا و ئەو شوێنانی کەوا هەمویان وەکو ئەفسەری ون وەکو سەربازی ون لێرانەیە کار ئەکەن ئێمە هەموو بە یەک دەست کارەکانمان ئینشەڵڵا ئەکەین وەختی ئەوەیە هەموو بە یەک دەستکار بکەین هەموو جیاوازەکانمان بەلاوانین یەکتری قبوڵ بکەین تا بتوانین هەمومان زاڵ بین بەسەر ئەم جەنگەدا و پزیشکان و کارمەندانی تەندروستیش سار نەبنەوە لە کارەکانیان بە هەچ هۆکارێکەوە ڕۆژانە ئەگەر تووشیشیان بوو و بێ ڕێزی تایبەتیشیان لێ بگیرێ بۆ بەردەوامبوو لە کارەکانیانەوە پزیشکان و کارمەندانیش بە هەمان نەفەسی پێشوو کار بکەنەوە بۆ ئەوەی بتوانین بەسەر پەتای کۆڕۆنایە ئەم جەنگی کۆڕۆنایە سەرکەوتوو بین. ئینشەڵڵا هەمومان لەم پەتایە بە سەرکەوتووی ڕزگارە بین و ئێوەش هەر تەندروست بن خواتان لەگەڵ شەو شاد.